5 yıldır profesyonel olarak drift yapıyorum. İstanbul'dan katılıyorum. Drift bir yaşam tarzı, yani anlatılmaz yaşanır. Ancak yanıma oturmanız lazım ki bir driftin ne olduğunu anlamanız lazım. Uzun zamandır drift yapıyorum profesyonel olarak. Bugün de Apex Masters drift serisinin ikinci yarışındayız. İstanbul İki Telli Atatürk Olimpiyat Stadı'ndayız. Muhteşem geçiyor. ئەم ساڵ بۆ یادکردنەوەی یەکی هەشت کە ڕۆژی کۆیە بۆ بە زیندوو هێشتنەوەی کۆیە وەک شارێکی زیندوو بۆ زیندووکردنەوەی کە لە پور و کەلتور و نیشاندانی ڕوویگەشی ئەم شارە بە یارمەتی چەندین گروپ و چەندین ڕێکخراوی تر کە لێرە لەگەڵمان بەشدارن هەمویان بە شێوەی خۆ بە کشکە بیرۆکەمان بۆ مامۆستا ئیبراهیم سعد تەڕەکرد ئەو زۆری پێخۆش بوو شاگەشکە بوو بۆی کە کۆمەڵێک خەڵکن دەیانەوێن ئەو ڕۆژە بە زیندووی بمێننەوە. ئێمە وەکو ڕۆژهەڵاتیەکان ئەوڕۆ بەشداریمان کردووە لە ڕۆژی دامەزرانی کۆیە لە فستیڤالەدا یعنی وەکو شتێکی کولتوری ئێمە بەشداریمان کردو بە نانسازی کە لای خۆمانە پێدەڵێن کولیچە بۆی کە هەر ساڵە ئەو یادەوەریە زیندوو دەکەینەوە و بەلامانەوە شتێکی جوان بوو و هەر بۆ بۆنەیە شەو پیرۆزبایی لە هەموو خەڵکی کۆیە دەکەم بە بۆنەی ئەو ڕۆژەوە. هیوادارم هەمیشە ساغ و تەندروست بن. ئەوەی جێ باسەکە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری کەرکووک و ماڵی ڕۆشنبیری کەرکووک ئەمڕۆ ئەم ڕێزلێنانیان بۆ گروپەکە وەکو دەستخۆشیەک ڕێخستووە. ئێمەش وەکو گروپی شانۆی هەوار زۆر سوپاسیانەکەین کە هەنگاوێکی مەزنە بۆ شانۆکاران بۆ ئەوەی کە بەردەوام سەرڕایبوونی قەیرانەکان لە چالاکیەکانیان بەردەوام بن. دیارە گروپی شانۆی هەوار تاکە گروپی شانۆی کوردی بووە کە لە کوردستان و عێراقەوە بەشداری کردووە لە فستیڤاڵی وڵاتی میسر بە شانۆگەرێکی کوردی و بە جلوبەرگی کوردیەوە لە شەقامەکانی قاهیرە بە نمایشی خۆی پێشکەش کردووە کە ئەوەش باس و خواسێکی زۆری لە ڕێگەی ڕاگەاندنە کوردەکان و عێراقیەکانەوە قسەی خۆیان هەبووە لەسەر ئیشەکە و بە گرنگە وەسفی ئیشەکەیان کردووە. أما قبل ولاتی مصر بشانوگری خون لفستیوال دکتوری مصر بجان یعنی اوایل مدتی که